شرفنا بزيارة مكتب انتخابات كركوك. کۆمسیۆنی بەڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق ئامادەی خۆی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک دەردەبڕێت. لكن المفوضية عندها خطة طويلة الأمد. لە کۆنگرێکی ڕۆژنامەیدا لە کەرکووک حازم ڕدێنی ئەندامی ئەنجومەنی کۆمسیاران ئاشکرای دەکات هیچ گرفتێک لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا نییە و دەشڵێت لیستی دەنگدرانی کەرکووک لیستێکی بێکێشەیە. كركوك ستلتحق بركب انتخابات مجالس المحافظات للمرة الأولى بعد أن أجريت الانتخابات في عام 2005. کەرکووک وابەستە دەبێت بە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە مانگی نیسانی ساڵی داهاتوو لەسەر ئاسی عێراق بەڕێوە بچێت کە بۆ جاری یەکەمە لە دوای ساڵی 2005ەوە پرۆسەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام دەدرێت. کۆمسیۆن سوورە لەسەر ئەنجامدانی و پرۆسەیە لە کەرکووک و 165 دەنگدرانی ناوی خۆیان لە بایۆمەتری کەرکووک تۆمار کردووە کە ئەو ڕێژەیە زۆر بەرزترە لە بەغدای پایتەخت و پارێزگای مووسڵ و دیالەش. هیچ گرفتێک لە لیستی دەنگدرانی کەرکووک بەدی ناکەین و حەقوایە پەرلەمانتاران و لایەنە سیاسەکانیش پەنجەی ڕەخنە بۆ ئەو لیستانە درێژ نەکەن و هەر لایەنێک تێبینی هەیە ڕوبەڕووی کۆمسیۆنی بکاتەوە. لێپرساوی بەشی یاسایی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنیش بامەروداتا ژماری دەنگدرانی کەرکووک ئاشکرا دەکات و ڕاشی دەگەیەنێت خێزانە نازەحەکان بۆیان هەیە تەنیا دەنگ بۆ پارێزگاکانی خۆیان بدەن. ملیۆنێک و 11,000 دەنگدەر حەقی هەیە لەم شارە دەنگ بدات. سێیان بە گوێری سجلی ناخبین مجلس المفوضین و 4 وزارەتی ئەنفاتەکە دیفاع و داخلیە و تەخسیص و تیجارە بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانیان بدەن بۆ ئەوەی چۆنیەتی تەنزیل ڕێخستنی سجلی دەنگدان تا ئێستا بڕیارم بۆ نهات هەر ئەو سجلی اعتیبار لەسەری کراوە هەموو هاوڵاتی حەقی هەیە دەنگ بدات. ئاوارەکان کەەوە هاتوونەتەوە بەڵام ناجەقینەکان ئەوان چارە بنە ئەلکترۆنی هەر کەس بۆ چاری خۆی. ئەم هەڵبژاردنەی تازە بلین بۆ ئەنجومەنی شار متوقع مانگی 4 بیکەن ساڵ 2020 هەمووی بە پیتاقا بێ ئیتر ڕێگاکانتر بەڕێ ناگرنی تەسویت مەشروط و خاص و ناجحین ومانە ئەوەی پتاقەی دەنگدانی نەبێ دەنگ نادات حەقی نییە. دوو نوع پتاقەشمان بێ پتاقەیەکی دائمی پێلێن ئەلەذی ئەوەی ڕسمەکەی پێوەیە بەڵام 2001 و 2 پێ ناگە کۆمسیۆن ئەوانە تەبعکە لە دەرەوەی وڵات پتاقەیەکی موقەتیان بۆ دەنگدان بەس 2001 و 2002. شاری کەرکووک ئاسیی بەرزی بایەمەتی زۆر لە ئاسی عێراقا 65% تا ئێستا ناوەکان تۆمار کراون. ئێمە داوامان لە هەموو کەناڵەکانی شەهانی خەڵک بدەن بۆ ئەوەی بچن تەجلی بایەمەتی بکەن تا بگەینە نسبەی 75 زۆر باشترە بێت. طبعاً لە کۆنگرەکەدا ئاماژە بۆش درا ئاوارەکانی کەرکووک کە لە دوای ساڵی 2023 گەڕاونەتەوە مافی بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکەدا دەبێت. داواشیان لە پەرلەمانتەرانی عێراق کرد پۆست بۆ بەڕێوەبردننی پرۆسێ و هەڵبژاردنە دروستنەکان هەروەک ڕاشیان گەیان سیستمی ئەلکترۆنی باشترین زامن دەبێ بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد کە بۆ ئەنجومەنی پارێزگا ئەنجام بدرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.